یەکی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی کرێکاران دانراوە کە لە زۆرینەی وڵاتان بە مەراسیمی گەورە یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە و لەدەیان وڵاتیش لەو ڕۆژەدا کرێکاران بەکرێی تەواوی خۆیانەوە لە پشودان. بەڵام لە هەرێمی کوردستان کرێکاران نەک هەر یادی ئەو ڕۆژە ناکەنەوە و لە شوێن کارەکانیان خەریکی کارکردنن، تەنانەت بە مافەکانیان ئاشنانین و زۆر بەشیان هەر بیریان نییە کە ئەمڕۆ ڕۆژی ئەوانە. وڵی هەر نازانین ئەوڕۆ داخۆ جێژنی کرێکارانە ئەگەر ڕۆژێک نینە ئیشێ ئەنی هەگامان لەو ئەوەی نەجێژنێیان ئەوەیە هیچ مافێکشن پارێزراو نیە بەڕاستی ئەنی سبەینێ لە ئەسکەلەکەت نەکایانە بریندار بوونەکە هیچ شتێکمان لای سندیکای کرێکارانەوە بۆ نەکرایە برێم هیچ. ئێستاش ئەو ڕۆژی کرێکارانە جژنی کرێکاران هاتوون سەرکار وڵا هیچ ئاگامان لە هیچ جژن شتێکی وان نییە. ناوەڵا لۆمە جێژن نییە لۆمە تارە ئیلا لۆ دەوڕمەدا جێژنی برا وڵا ئیلا لۆ دەوڕمەدا جێژنیە یەکشتم نییە یەکشتم نیە نەمعاشک مێ نەشتەک مێ گوترا ئیلا لۆ دەوڕمەدا ڕاکێشنەوە فەقیداستەندان لێدا وەتە ئێستا کتام نەکنەوە زیری داراییە یەک حسابیان لۆ من نەکردیا یەک وەتە ئێستا هاوڕشیان لە من نەدایتەوە لەبە خێرخوازان نەبا ئێستا من خێمەدا ئەبوو سبەینێ لە ئەسکەلە بکەوم هەندەکەم و مارێ خەلاص کەسم بەلادا نایە. وڵی داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە معاشێکمان لەوە بڕێتەوە کرێ چیمە ڕۆژێ بە 20,000 ئیشەکەم ئەگەر ڕۆژێک نێمە ئیشی دەبی لە مارێ دابنیشم. ئاشنانەبوونی کرێکاران بە مافەکانیان وا دەکات خاوەنکار ستەمیان لێ بکات و بە مافێکی کەم ئەرکێکی زۆریان پێ بکات کە لە جیهاندا ڕێکخرا و سەندیکاکانی مافی کرێکاران لە ڕێگەی وەرکشۆپ و سمینار و بەسەرکردنەوەی کرێکاران لە شوێنی کارەکانیان لە مافەکانیان ئاگاداریان دەکەنەوە و لێپرسینەوە لەو خاوەنکارانە دەکەن کە مافی کرێکاران دابین نەکات بەتایبەت ئامراز و پێداویستیەکانی سەلامەتی کە کرێکار لە زیانی گیانی دوور دەخاتەوە. ئێمە هەولەدەین لە ڕێگای وەرکشۆپ و لە ڕێگای لیژنەی تەفتیش لیژنەی زەمان هەیە کە نوێنەری ئێمە تێدایە کە سەردانی پرۆژەکان دەکەن سەردانی کرێکارەکان دەکەن موقعی عەمەل بتوانن کرێکاران ڕابهێنن لەسەر ئەوەی کە زیاتر ئەو کرێکارانەی کە لە شوێنەکان کار دەکەن ئاشنا بن بە ماف و هەرچیان وەرتیاتر لە ڕێگای عقد عەمەل و ئەوانەکە ئەگەر عقد عەمەل هەبێت لە نێوانیان دواتر کە کێشەیەک گویان دروست دەبێت لەسەر ئەو عقدەیە دەتوانن چارەسەری باشی بۆ بکرێتن بەبێ عقد عەمەل ڕەنگە زۆر زەحمەت بکێشەکانی چارەسەر. بەپێی ئامارەکانی سەندیکای کرێکارانی کوردستان لە 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 250 کرێکار لە شوێنی کارەکانیان گیانیان لەدەستداوە کە زۆربەی قوربانیەکان بەهۆی دابین نەکردنی پێداویستیەکانی سەلامەتی کرێکاران بووە لەلایەن خاوەنکارەکانەوە کە ئەرچی ڕاستەوخۆی حکوومەت و ڕێکخرا و سەندیکا کرێکاریەکانە پارێزگاری لە مافی کرێکاران بکات و لێپرسینەوە لەو خاوەنکارانە بکات کە مافی کرێکاران نادەن تا ڕێژە و ژمارەی قوربانیەکان بۆ نزمترین ئاست کەم ببێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.